بسم الله الرحمن الرحيم. ئەوم پارە وەختەی لەکن دکتۆر درێژشینەی عملیاتی معدە برینم کرد. ئێستا 141 کیلۆی بووم، هاتیمەوە 87 کیلۆی. زۆر وەزن باشە. پێشترین نەم دەتانی بڕۆم، پشیم تەنگ دەبوو. ئێستا خۆی بەزیادبی ڕۆیشتنم باشە، ئەوەم باشە، زۆر ساعتم باشترە. ناڕشێمەوە، خواردنی خۆم دەخۆم، بە احتیاطی نانی دەخۆم. ئارام لە تا ئێستا نەڕشایمەوە. ئەوە لە بۆ سارەشی دەچی نەمزانی بڕشێمەوە یان نا. ڕشانەوەم نەبووە هیچ. ئەو دوونێش هاتیمەوە کەم کاک دلێری بەردی زەردای لێو کردی بووم. بەردی زەرداوەکەی حەق دەست خۆی نەویست، بەڵام من 300,000 خەستەخانەمدا. ئێستا وەزنم زۆر باشە. ئێستا وا دەچمەوە مارێ. خوا دلێرم مالۆ بێلی و سەرکەوتووی کە ئینشاڵڵا. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.